ئێمە لە سەرەتای دروستبوونی ئەم پارێزگایە و پارێزگای هەڵەبجە وەک تیمێک دەستمان پێکرد و توانیمان شەرەفی ئەومان پێ ببڕێ کە لە سەرەتای دروستبوونی هەیکەلی پێکەری ڕێخستنی ئەم ئیدارەوە کاری تیا بکەین. ماندوونە ناسانە چێ لە سەر ئاستی هەرێمی کە ئەو دام و دەستگایانی سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانن وەرە چ لەسەر ئاستی عێراقی کە هەموو فەرمانگە فیدرالیانی کە ئەبوو دروست بێ بۆ پارێزگایەک دروست بکرێ. ئەتوانم بڵێم خۆشبەختانە لە سا هەفتای ئەو بەڕێوەبەرایەتی گشتی و بەڕێوەبەرایەتیانەی کە لە سنووری پارێزگاکە هەبوو کە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان بوو لەو 12 بەڕێوەبەرایەتی کە گشتی کە هەبووە 8 بەڕێوەبەرایەتی گشتی دامەزرێنراون و کاروباری هاوڵاتیانی سنووری پارێزگای هەڵەبجە ڕاستەوخۆ ڕەبتن بۆ بەڕێوەبەرایەتی گشتیانەوە و 4 بەڕێوەبەرایەتی ناوخۆ دامەزراون و کاروباری هاوڵاتیان بەڕێوە بن چ لە بەرگری شارستانی و پۆلیسی محەلی و هاتوچۆ و پۆلیسی دارستان و بەڕێوەبەرایەتیانەشی کە لەسەر ئاستی پارێزگا بەڕێوەبەرایەتین ژماریان 10 بەڕێوەبەرایەتیە توانراوە تا ئێستا 5 بەڕێوەبەرایەتیان بگەڕێنێتەوە بۆ پارێزگای هەڵەبجە و هەموو ئەو دام و دەستگا فیدرالیانەی کە فەرمانگەی فیدرالین و بێ لە هەموو پارێزگایەکە هەبێ کە تابعی وەزارەتی ناوخۆ وەزارەتی تیجاری حکوومەتی عێراقین خۆشبەختانە دوای هەوڵە بەرداوامەکان و پشتگیری بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت بە حکومەوەی کە سەرۆکی بە پارێزگابوونی ئیداری پارێزگای هەڵەبجەیە توانیمان لە ماوەی 3 ڕۆژە سەردانی هەموو وەزارەتانە بکەین بۆ ئەوی کە بتوانین ئەم فەرمانگە فیدرالیانە ئەمریان بۆ دەربچێنرێت و ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان بکرێ و ئێستا لە فترەی پێشووە سەرقاڵی ئەوە بووین کە بودجە دابین بکرێت و بینایەتمان هەموو بۆ دابین کردوون بۆ ئەوەی بە تەواوەتی هەموو بەرپرسی بەڕێوەبەرایەتیەکان دابنین و کاری لەسەر بکەین. یەکێک لە کارەکان کە ئەتوانم بڵێم فەرمانی ئەنجومەنی وەزیرانی کە پێ دەرچوو جاکردنەوەی دارایی پارێزگای هەڵەبجە بوو لە پارێزگای سلێمانی ئەویش بە دروستکردنی گەنجینەی هەڵەبجە بوو. خۆشبەختانە لە دومانی ڕابردووای ئەمە گەنجینەی هەڵەبجەمان دروست کرد و افتتاحمان کرد و کاروبارەکانی خۆیان جێبەجێ کرد و وردە خەریکی سەرپێخستنی کارەکانی خۆیان بۆ ئەوی کە بتوانرێت بودجەی پارێزگای هەڵەبجە لە پارێزگای سلێمانی جا بکرێتەوە و بۆ یەکەمین جار لە پارێزگای هەڵەبجە کە لە بڕیاری ئەنجومەنی وەزیرانە کە دیاری کرابوو ڕەشنووسی بودجە ئامادە کراوە ڕەشنووسی بودجەمان ئامادە کرد بۆی کە هەڵەبجە وەکو هەموو وەکو سێ پارێزگاکەی تری هەرێمی کوردستان بودجەی ڕەشنووسی بودجەی تایبەتی خۆی هەبێ و هەموو دامەزرانانی کە بۆ پارێزگای هەڵەبجە کراوە یاخود بۆ کەرتی تەندروستی کراوە کە هەوڵ و کۆشیێکی زۆری بەڕێزوەزیری تەندروستی و پارێزگامان بۆ سەرپێخستنی نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیاوی چه کارمەندەکانی دامەزران و بینایەتەکانی تاوا بووە پێداویستەکانی تاوا بووە و بڕیار بوو کە لەگەڵ بەڕێز وەزیری تەندروستی کۆبوونەوە بکەین بۆ ئەوی کە کارمەندی و دکتۆری بۆ ئامادە بکەین بۆ افتتاحی بکەین و هەموو ئەو کاروبارانەی کە لە ڕێگەی ڕێکخراوە نێودەوڵەتەکانەوە کراوە کە یەکێک لەو شانازیانەیە کە ئەتوانم بڵێم یەکەم جارە توانیمان ناوی گەورەی هەڵەبجە لەسەر ئاستی نێودەوڵەتی و بە دیبلۆماسێتی خۆمان و بە دانیشتنەکان لەگەڵ سەفیر و قونسوڵەکانە بەو هەنگاوانی کە ناومان لە ساڵی 2016 بۆ 2017 وەکو قیاسێک وەریگرم ئیعلانی کەم ئێمە زیاتر لە 10 ملیۆن دۆلارمان هێناوەتە پارێزگای هەڵەبجە کە لە سێکتەرەکانی پەروەردە لە سێکتەری تەندروستی لە سێکتەری کشت و کاڵ لە سێکتەرە جیاوازەکان لە مەسائیلی ئاوەڕۆ و بیناسازی ئەوانە بەکاری بێنین بۆ ئەوی کە بتوانین شانبەشانی ئەو قەیرانە ئابووریە ڕێکخراوە کۆمەک بەخشەکان هاوکاری باشی پارێزگای هەڵەبجە بکەن.